ئەمڕۆ سێ دوانزە ڕۆژی جیهانی کەمەندامانە کە ڕۆژێکی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە گرنگیەکی زیاتر بەم چین و توێژینە و کۆمەلگا بینوە بەهرە و توانەکانیان لەبەرچاو بگرینوە ئەو پێداویستی و ئەو ماف و حەقانی کە هەیەە پێیان بدرێتەوە هەم بابەتی هۆشاریش لەناو کۆمەلگەدا بڵاو بکرێتەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەوانە و لە هەمووشی گرنگتر ئێمە لە جیاتی ئەوەی کە باس لە هەمیشە معانات و ناسۆرەکانی ئەوان کەین ئەبێ باسی ئەو لایەنەش بکەین کە ئەوان چ ڕۆڵێکیان هەبووە لەناو کۆمەلگادا توانیویانە چی جێدەستێک بەجێ بهێڵن کە زۆربیان لە چەندی ناوەندی گرنگە کارەکان وە توانیویانە ڕۆڵی خوان لەناو کۆمەلگادا بگێڕن و زۆربیان بەهرەمەندن خاوەنی توانان ئێمە شەمانەوێت لە پامی ڕۆژەوە ئەمڕۆ هەم باس لەم ساڵ ڕۆژە گرنگە بکەین هەمیش باس لە بەهرە و توانای ئەوان بکەین کە دەکرێت چیان بۆ بکرێ بۆ ئەوی کە ئەوانیش وەکو هەر کەسێکی تر بتوان سودمەند بن و بتوانن کاروبارەکانی ئاسایی ڕۆژانی خۆیان جێبەجێ بکەن. میوانداری بەڕێز مامۆستا کەریم ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان بەهرەمەندن و ڕاستەخۆ لە فامی ڕۆژ لەگەڵمان مامۆستا گیان بەخێر بێ سپاس بۆ ئابادە بۆنت لەگەڵمان. بەخێر بنیاخوا. سەلامەت بیاخوا. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشیتان لێ یەکەم و ماندوو نەبن و سەرکەوتوو بن لە هەموو کارەکانتانە. بەڕاستی ئەم دوانگە بەڕێزە دوانگەیەکە کە خاوەن پێداویستە تایبەتیەکان بەردەوام توانیوانە دەنگ و سەدای خۆمان بگەێنینە ئەو دی خۆمان یا ئەو لای خۆمان. بۆیە دەستخۆشیتان لێ یەکەم و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بتوانین لەم ڕۆژەیە کە ڕۆژی سێ دوانزەی ساڵیادی جیهانی کەمەندامانە کە نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژەی دانا وەکو ئەوەی کە نابینا و خاوەن پێداویستە تایبەتیەکان بتوانن گوزارشت لەو خەم و مەینەتی و ناڕەحەتی و بەدیهێنانی ئاوات و چۆن بڵێ مۆرکردنی ئامانجەکانیان باز بکەن لەم ڕۆژەیە. کەمەندامان لێرەیە یعنی من پێم وایە کەمەندامان لە جیهانە دەبێت یعنی چۆن بڵێ دابەش دەبێت بەسەر دوو لایەنە واتە کەمەندامانی ئەو وڵاتانی کە چەپێنراون ئەو وڵاتە هەژارنشینانەی کە هەرێمی کوردستانش بەداخەوە لە ڕووی دارایی و ئابووریەوە بەر ئەو کۆمەڵگەیە ناکەوێت بەڵکو ئەتوانین بڵێن کۆمەڵگەیەکی زۆر پێشکەوتووە لە ڕووی دارایی و ئابووریەوە. بەڵام ئەوەی کە جێگەی داخە ئەوەی کە ئەم داراییە لە ئێمە زەوت کراوە. ئێمە لەو سنفەی خاوەن پێداویستە تایبەتانەین کە چەپێنراوین کە پێم وابێت پەراوێستترین توێژ ئەمڕۆ لە ناو 7 ملیۆن نفوسا لە هەرێمی کوردستانە توێژی خاوەن پێداویستی تایبەتە. ئەمە جێگەی داخە. بۆیە لەم ڕۆژەدا کەمەندامانی جیهان سیرەکەین ئەوان لەم ڕۆژەدا هەڵدەسن بە سازدان و چەپڵە لێدان و گێڕانی ئەو مەراسیم و دڵخۆشکاریانی کە ئەوان بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان لە ڕابردووە لە ئێستا و لە داهاتووشە دەیگێڕن. چەپڵە لێ دەدەن بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان کە ئەوان لە ڕووی ژیانەوە سەرتاپای ژیانیان پێرفێکتە. بەڵام گەر بگەڕێنەوە بۆ لای خۆمان گەر بگەڕێنەوە بۆ تیانوسی یادەوەریەکانمان ئەمڕۆ ئێمە دەبینین کە لە 92 هەتاوکو خاوەنی حکم و خاوەنی دەسەڵات و خاوەنی بڕیار و خاوەنی دانانی یاسای خۆمانین. بەڵام ئەوەی کە جێگەی داخە ئەوەیە کە ئێمە لەم ڕۆژەدا هەرچەندە ڕێکخراو کەمەندامیەکان بە خۆشحاڵیەوە دەستخۆشیان لێکەین کە لەم ڕۆژەدا هەڵدەسن بە سازدانی ئاهەنگ و گێڕانی خۆشی. بەڵام من پێم وایە کەمەندام لەم ڕۆژەیە ناتوانێت گزارش بکات لە دەربڕینی خۆشحاڵی خۆی. بۆچی؟ چونکم هەریەکە لە کەمەندامێک ئەگەر ببینی بە تایبەتیش نابینە ملێرە زمان حاڵی نابینە و خاوەن پێداویستی تایبەتم دەبینین ئێمە کۆمەڵک لە خواست و خەون و هیوا و ئاواتمان هەیە نەهاتۆتە دی و بڕواژ ناکەم بێتە دی. چونکم تۆ 30 ساڵ ئیتر بەسە بۆ ئەوەی کە ئێمە بڵێن 30 ساڵە ئێمە داوا ئەکەین کەمەندام ژیانی خۆش بێت. 30 ساڵ ئێمە داوا ئەکەین کەمەندام یعنی ڕێزی لێ بگیرێ شکۆ بگێڕدرێتەوە بۆ کەمەندام بۆ خاوەن پێداویستی تایبەت. ئەگەر چی من سپاستانەکەم و دەستخۆشیتان لێکم کاکدانە گوێم لە شرۆفەکەتان بوو سەبارەت بە کۆمەڵگە و خاوەن پێداویستە تایبەت و کۆمەڵگە و خوێندن و ینی نابینا و خوێندن و نابینا و کۆمەڵگە بەڕاستی شرۆڤەیەکی جوان بوو. دیارە باسی ترسام خراپم وتبێت نا زۆر باشامت و دەستان خۆش بێت. من ئەوەی کە سەرنجم بوو یعنی قاڵی بکەمەوە لە چەندێ ڕێکە ئەوە باسی بەزەییتان کرد. دیارە من بۆ خۆمەکو نابینایەک زۆر خۆشحاڵم بەوەی کە مناڵەکەم بەزەیی بە من نابێتەوە. خێزانم بەزەی بەم نابێتەوە. کۆمەڵگەکەم بەزەی بەم نابێتەوە. هاوڕێیان بەزەی یاسای خوایە. بەزەی ئاوێتی خۆشەویستیە. بەزەی هاتنەوەی تۆ وەکو مرۆڤ
بە مرۆڤێکی ترا واتە تۆ خۆشەوێت و تەواوی پێداویستەکانی ئەو کەسات تۆ جێبەجێەکەی بەڵێ بەکەم سیرکردن بابەتێکی ترا من لە جادێک ئەپەڕێمەوە کورد دەستم ماجەکەم مەگە تۆ بێ دەستم بگرێت و بمپەڕێنێتەوە بەزەیشی پیاما بێتەوە بەڵام دەستم ماج ناکەم لە ڕۆژێکا کاگەر باران بارین بێت و لە سەر شۆسەیەک وەسا بێتم بۆ ئەوەی بپەڕێمەوە تۆ بێی سارەکەت ڕابگریت و 1000 دینار بدەی بە من یا نەخێ 100,000 دینار بدەی بە من ئەمە ڕسوابوونە ئەمە پلەیەکە کە تۆ ئەم کەم ئەندامە ئەهێنیتە ئاستی ژێر سفری کەساتی کۆمەڵایەتیەوە بۆیە بەڕاستی من بە خۆشحاڵیەوە من حەزەکەم ئێوە بەزەیتان بەم نابێتەوە چونکم ئەگەر بەزەیت بەم نابێتەوە دەستمە گریت کە دەستیشت گرتم خۆشت ئەوێم وەنیە لەبەرەوە بەزەی خۆشەویستی یاسای خوایە یاسایك من و تۆ دامان نابێ ئەوە من و تۆین ئەو یاسای خوایە جێبەجێ ئەەکەین بەڵام هیوادارم ئەوی کە باسمان کرد بەزەی هاتنەوە لە چوارچێوەی ڕێز و سۆز و وەفایا بێ لەو چوارچێوەیان نەبێ تۆ پشیلێگێتە دەرگاکەت ئەمیاوێنێ ینی بەزەیت پێاتەوە ئەچی لەسەر سفرەکەت پارچێک لە نانی بۆ هەڵەگریت و ئەیدەیتێ ئەماگەر خۆشت نەوێت تۆشتی واکەیت هەرگیز نەخێوان ناکەیت ئەمە ئاوێتەیە ینی خۆشەویستی و بەزەیی ئاوێتەیە بۆی خۆی تەعالا فەرمێ مەوەدەتە وەڕەحمە ئەمە لە بینی دوو کەسە یعنی لە بینی لە پرۆسێکی زۆر گشتگیری کۆمەڵاتیە کە ئەفەرمێ مەوەدەتە وەڕەحمە یا دەستپێکی هەموو سوورەتێکی قورئان بە بسم الله الرحمن الرحیم دەست پێکات یعنی سێ ناوی پیرۆز و گەورەی خوا کەیکیان ئەڵڵایە دوانەکەیتیش ڕەحمان و ڕەحیمە بریتە لە بەخشندەی و بەزەی و میهرەبانی زۆر باشە جەنابی مامۆستا من حەزەکەم لەسەر شتێک قسە بکەین ناوەکان ناڵم بەڵام لە کۆمەڵگەی ئێمە ئێستاشی لەسەر بچەن زۆر کاڵ بۆ تۆ بەڵام جاران لە باتی بوترێ نابینا وشەیەکی تر بەکارەهات لە باتی بوترایە نابیست وشەیەکی تر لە باتی بوترایە ناگۆ شتێکی تر بەکارەهات یان ئێستا ڕۆژی کەم ئەندامان یان خاوەن پێداویستیان تایبەت ئەم وشانە چ کاریگەریەک لەسەر ئێواکە بەڕاستی ئەگەر وشە کۆنەکان بڵین کە خەڵک ئەیانود لەسەر ئەم بابەتانە ئەگەر بێتەوە بۆ ناخی نابینا من پێت دەڵێم خاوەن پێداویستی تایبەت هەمومان دڵمان ناسکە خۆی تەعالا ئەم مرۆڤی وا دروست کردووە ئەوە من نیم یعنی من ئەتوانم ئەمە بڵێم بەڵام تو هەر خاوەن پێداویستێکی تایبەتت بینی نابینا بوو ئەی ئەندامێکی جەستەی لە دەستیا بوو ناگۆ بوو نابیست بوو بە هەر جۆرێک دڵی بە جۆرێک ناسکە عرب ئەڵێ العقل السليم في الجسم السليم طبعا عقل بۆ خۆی عقل ئەوە نییە کە بڵێ ئەم کەسە کە خاوەنی با بڵێن هەردوو چاوی نییە ئەمە نائاوەزە واتە بێعەقڵە نەخێر بێعەقڵ نییە بۆی عقلیش پێناسی خۆی هەیە بۆیە بەڕاستی ئێمە کە دڵمان ناسکە بەرامبەر بە هەموو خۆشەویستیەک گەورەبوون لا ئێمە ڕوئەیات بە هەموو مامەڵەیەک مامەڵی دروست لا ئێمە گەورەبوونێک ڕوئەیات واتە تۆوێکی گەورەبوون ئەچێنی لە ناخی ئێمەیە ئیتە ئەو تۆوە دوای چەند ساڵێکی تر بێتەوە کاکدانا ئەو کاکدانایە کە لە بەرنامەیەکە ڕێزی لە من گرت لای من سیرەکەی یەک درەختی گەورەت هەیە درەختێکی بۆنخۆش پرشندار ئەمە لە ناخی خاوەن پێداویست تایبەتە ئەمە شتێک نییە من یعنی بیکەم بە ئەفسانە بۆ جەنابەت کاکدانا یعنی بڕوا بکە هەر مناڵێکی کە مندام هەر گەورەیەکی کە مندام ئایا نێر بێ یا مێ بێ تۆ مامەڵێکی دروستی لەگەڵا بکەیت تۆی لا خۆشەویستە بیت ئەو شانی کە بەڕێزت باست کرد ئێمە زۆر دەمێکێ کە هەوڵمان ناوە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە لە ڕێی بەڕێستانەوە لە ڕێی چۆن بڵێ بڵاو کراوەکانەوە و لە ڕێی مقابلات و سیمینار و ئیڤنتەکانی خۆمانەوە وشەی کوێرمان سڕیوەتەوە تا ڕادەیەکی زۆر بەڵام وشەی کوێر بۆ خۆی ئەمەش بریتی نییە یعنی بریتی نییە لە مرۆڤێک کە هەردوو چاوی نییە ئێمە وشەی کوێر وە ئەڵێن ئاتۆ یعنی سیرکە وشەی کوێر لە کۆناکە بەکار هاتووە کانیەکمان هەبووە لە لادەیەکە ئەم کانیە پڕ ئاو بووە وەختێک کە ئاوی لێ ئەبڕێت ئەڵێ ئەم کانیە کوێر بۆتەوە واتە ئەم کانیە سوودی نەماوە ئەها گوێزێکمان هەیە چەند گوێزێک وەرەگرین لە ناویانە سێرەکەن یەکێکیان بێکاکڵە پێی ئەڵێن گوێزە کوێرە واتە ئەم گوێزا بێ فڕێ بدرێ ئەمە پوچە لە مۆتۆ سیرکە بۆ نابینایەک ئەڵێ ئەم کەسە کوێرە بەڕاستی ئەمە بێویژدانیە بەڕاستی ئەمە بێویژدانیە ئێستا من لە خزمەتی ئێوە ئەم هەڵگری هەموو قورئانی پیرۆزم باشە ئەمە من کوێرم کەواتە نەخێر نەنا هەر بەجددی یعنی عەبدوڵڵاه ئیبن مەکتوم کوێر بووە یعنی کە خوای گەورە لەسەر و حەوت طەبەق ئاسمانەوە ئەفەرمی عەبەسە وەتەوەللا ئەن جاءەهو الأعما وما يدريك لعله يزكى
ئەگەر ئەم مرۆڤێکی بەڕێز و مرۆڤێکی تەفضیل کرا و نەبووە لای خوای تەعالا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئاگادار نەئەکردەوە. بۆیە بەڕاستی وشەی کوێرمان پێ ناخۆشە، بەڵێ وشەی کوێر بۆ نابینا نابێ، بۆ کەسێک کە چاوی نەبوو نابێ، بۆ کەسێک کە دەستێکی نەبوو پێویست ناکات تۆ ئەو قسە سەقەت و ناجۆرەی تۆ پێی بوترێ گۆچ یا شەل، چونکم تۆ وەختێک تۆ کەسێکە بینیت کە دەستێکی نییە، کە کەسێکە بینی لەسەر عەرەبانەیە پێی ئەوترێ پەککەوتە. ئێمە بە یاسا کراوین بە پەککەوتە. باوەڕم پێ بکەن ینی بەڕێزان ئێمە بە یاسا لە وەزارەتی پێشمەرگە بەداخەوە ئەو پێشمەرگانی کە خاوەن پێداویستی تایبەتن پیان ئەوترێ پەککەوتە، کە ئەمە زۆر غەڵەتە. ئەخر پەککەوتە زانی یعنی چی؟ پەککەوتە یعنی سەرین، پەککەوتە یعنی کورسیەک کە ئەگەر دەستی بۆ نەبی ناجوڵێت، کورسەکە بجوڵێت، ناتوانێت بجوڵێت. بەڵام من ئەتوانم یعنی بتوانم ئەگەر ڕۆڵم پێ بدرێ، ئەگەر ئەرکم پێ بدرێ کۆمەڵگەکە بەڕێوە ببەم. ئەو کەمەندامی کە تۆ پێی ئەڵێ پەککەوتە ماوەیەک فەرماندەی سەربازی بووە، ماوەیەک محورێکی مقاومەی پاراسۆلەبەرەکانی جەنگا لە کوردستانە. بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە هەوڵ بدەین بە یاسا جێگەی داخە، یعنی جێگەی داخە ئێمە لە ئاستی زۆر بەرزە. من ئالم ماوەیە سەرۆکی فراکسیۆنێکی حزبی لە بانگەشەی هەڵبژاردنە ئەڵێ یعنی بەداخەوە ئەمە وتەیەکێت، یعنی لەبەر پیرۆزی ئەم دوانگەیە نەبووە ناومەهێنا. ئەڵێ چی؟ ئەڵێ خۆ من کوێر نیم تۆ چاوم لێ داگریت. چۆنە؟ ئەمە سوکاتی کردنە، ئەمە پێویستە ئەم مرۆڤە بدرێ بە دادگا. ئەزانی بۆ لەبەرەوەی زیاتر لە 2000 نابینە دڵ ئازارەیات. دەبا بڕوات ئەو مرۆڤە 2000 نابینای لە خۆی کردکە بش بێ بە نازان بەچی کەس دەنگی پێنادا. بۆ لە بەروی کاکە منیش خاوەنی دڵێکم، ئەم دڵە خاوەنەکەی خوایە، تۆی ئەم دڵێ شێنیت، ئەی بۆ نایت وشەیەکی جوان دێڕێکی جوان لەم دڵە بچێنی بۆ ئەوەی من شانازی پێوە بکەم، بۆ ئەوەی من چۆن ئێستا خوام خۆشەوێکە ئەڵم خوایەکەیە لەسەر و حەوتە بە قاسمانەوە ئەفەرمێ ئەو کەسەی کە من دوو خۆشەویستەکەی دوو حەبیبەکەم لێ سندەوە پاداشتی من بۆ ئەو چییە؟ بەهەشتە. ئینشاءڵڵا. ئەمە ئێمە بەمە دڵمان خۆشە، ئێمە بەمە سەربەرزین، ئێمە بەمە کۆمەڵگەکەمان خۆشەوێت، ئێمە بەمە ئەو بەرنامە جوانەمان خۆشەوێت کە پێوتێ بەرنامەی ئیسلام. مامۆستا وەکو ئەوەی کە باسیشت لێوە کرد، ڕەنگە ئێوە لە هەندێک لایەنەوە کێشتان هەبێیانەوە تا ئەندامێکتان لە دەستدا بێیان ئەوە تا وەکو خاوەن پێداویستی تایبەت بامکردن، بەڵام خۆی گەورە زۆر بەهرەی تری پێداون، هەر لەوانە بەڕێستان قورئانی پیرۆستان هەمووی لەبەرە ئەم فەزڵ و نیعمەتی کە خۆی گەورە بێوی بەخشیوە تا چەندێک جێ دڵخۆشە بۆ بەڕێستان وە ئەوەی زانیاریشم هەبێت لە بنکەی ڕۆشنایی هەم مامۆستان هەم فێرخوازی تریش فێری قورئانی پیرۆزەکەن. ئەمە شانازیەکە بۆ بەڕێستان. والله ئێوە باسیەکەن، خۆی تەعالا بیکا بە خاتری ناوە جوانەکانی ئێمە لەو ئاستا بهێڵێتەوە کە شاکیر بین، کە شکرانە بژێر بین. بەڕێزان مەسەلەی سابیر بوون، مەسەلەی شکرانە بژێری ئەمە نیعمەتێکی خۆی تەعالا کە نایدا بە هەموو کەسێک. تۆ لە شوێنێک ماڵێکی جوانت هەبێ، ئەم ماڵت بڕ خێنرێ، ئەم ماڵت لێ زەوت بکرێ، لێ داگیر بکرێ، یعنی بەم مەسەلەحە والعیاذ بالله ئەمە لە ئاستی شأنی خۆی تەعالا نییە. طبعا ئێمە هەمومان چاومان هەبووە، بەڵام بەهۆی کارەساتێکی کۆمەڵایەتەوە بەهۆی نەخۆشینێکەوە چاوەکانمان لێ سەنراوەتەوە. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، تاو ئێمە تەسلیم بووین، لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. ئێمە داوای فەزڵ و کەرامەت و بەخشین و میهرەبانی خۆی تەعالا زیاتر و زیاترەکەین و بەسەریشمانەوە ڕەنگی داوەتەوە. جێگەی خۆشحاڵیە زۆرێک لە نابیناکان، ئەتوانم بڵێم نەک زۆرێک لە نابیناکان، بە ڕێژەوەری بگرن ڕێژەی لە سەدی نابیناکان هەڵگیری قورئانی پیرۆزن. ئیتر کەم تا زۆر چەند جوزئێک یا هەموو جوزء ئەتوانم بڵێم سادەترین پێناسە قورئان و نابینە. قورئان و نابینە ئەو دوو لێکدانە بڕاون ئەگەر سەرێک وەربگریت بە نمونەی مرۆڤێکی ئاسایی دوو چاون بۆ ژیانی نابینە، واتە ئەگەر چاوێکی نەبێت ئەوە بە جۆرێکی تر تعبیر لەو کەسە ئەکرێت. خۆی تەعالاش مرۆڤی یەک چاوی خەڵق نەکردووە بێجگە لە دەجال. بەڵام ئێمە بەڕاستی قورئان لای ئێمە هاوڕێیە، قورئان لای ئێمە چرایە، قورئان بۆ ئێمە خۆشەویستیە، قورئان بۆ ئێمە ئەو پەڕی شانازیە، ئەو پەڕی شکۆمەندیە. ئەگەر هیچمان نەبێت مادەم خاوەنی قورئانین بۆ ئێمە هەموو شتێکمان هەیە. مامۆستا جارانە گەر بووترایە ئەوانی کە قورئانیان لەبەرە باسی نەوەتەکان و هەشتاکانەکەم،
لەوانەیە یەکسەر داڵغەمان بۆ لای ئەو نابینا بەڕێزانە بچووە کە لە مزگەوتی گەورەن لە سلێمانی و لە هەولێر لە شوێنێکی ترەوە لە دهۆک لە شوێنێکی تر. ئێستا ئێوە چەند دڵتان خۆشە کە چەندین گەنجی دیکە چەندین خوشک برا هەیە کە بیناشن یعنی چاویشان ئەبینێ بەڵام سوپاس بۆخوا هەڵگری قورئان و قورئان لە سنگیانایە و سیجزمی قورئانیان لەبەرە. ئەمە چەند ئێوە دڵخۆشەکە؟ سپاس بەخوای گەورە. ئێمە عەرزم کرد ئێمە زۆر دڵخۆشین، یعنی بەوەی کە نابینامان هەیە چۆتە داوای کەس کە ویسوتی زەواج بکە یەکەم شت باسی چی کردووە؟ قورئانی لەبەرە، یعنی نەیوتو ئیمانی هەیە. بەتەکید ئێمە سپاس بەخوا ئەوە بەسەرمانە دابڕاوە. نابیناک لە کۆمەڵگەیەکە لەم کۆمەڵگە خۆشەویستی خۆمانە ئەبینی گۆچانێکی بەدەستەوەی سەرەکە یەکسە وشەی مەلای پێ ئەڵێن، یەکسە وشەی مامۆسای پێ ئەڵێن. ئەم فەزل و گەورەیە دەگەڕێتەوە بۆ حاجی کاک ئەحمەدی سلێمانی ڕەحمەتی خوای لێبێ کە هەر لە بیدایەتەوە هات دەستی نابیناکانی گرت و نابینای فێری قورئان کرد و مامۆسای بۆ هێنا لە وڵاتی سعود و میسر و حتا ئەفغانستانەوە چەندین نابینا لە مزگەوتی گەورەی سلێمانی کە بەڕاستی جێگەی داخە زمانێک نابینەکانی مزگەوتی گەورە بە جۆرێک ژیان وا بوو، یعنی ئەوە ناچاری ژیان بووە، ناچاری کۆمەڵایەتی بووە کە لەو زەمانەشە دەستی نابینا نەگیرا بە یاسا ڕێکاری بۆ بدۆزرێتەوە ئیشوکاری بۆ بدۆزرێتەوە. بەڵام بە هەر حاڵ فێری قورئان کرا لە مەسەلەی گۆرانی بێژی و لە مەسەلەی هات و چۆ سواڵ و دەرۆزەکاری ئەم نابینا ڕزگاری کرا، ڕزگار بوو هەتاوەکو گەیشتینە ئەوەی کە ئێستا سپاس بەخوای گەورە هەر لە کوردستانی خۆمانە چەندین پەیمانگای تایبەت بە نابینایان کراوەتەوە. بەڵام سەرنج و تێبینیمان هەیە لە حکوومەتەکەی خۆمان بە یاسا، ئێمە بە یاسا ڕێمان لێگیراوە. ئەینا لەخوای گەورە بەزابێ هیچ کێشەمان لەگەڵ کۆمەڵگەی کوردیانی چۆن بە یاسا ڕێتان لێگیراوە مامۆستا؟ ئەگەر ئێمە پۆلینێکی ئەو وەزارەتانە بکەین کە ئەکرێ ئەوان زیاتر ئیشان بکرد بە زیاتر دەستی، یعنی ئێمە دەستکراوە بووینایە لە عەرزکردنی یاخود لە پیشاندانی بەهرە و تواناکانمان، ئەوە ئێمە ئەمان توانی زیاتر و لەم ڕۆژەدا چاپڵە لێ بدەین بۆ مۆرکردنی ئامانجەکانمان، چاپڵە لێ بدەین بۆ بەدیهێنانی ئاوات و ویستەکانمان. بەڵام جێگەی داخە لەم ڕۆژەیە ئێمە بەم جۆرە باسی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بە یاسا من کە ئەڵم بە یاسا ئەمە قسەیەکی قورسە لەسەر مەکەوێت، بۆیە پێویستە کار ڕوونی بکەمەوە. هەر لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بەڕاستی ئەم وەزارەتە زۆر ئیشی کردو بۆ کەمەندان و خاوەن پێداویستی تایبەت و زۆر کاری کردو و زۆر کاریش ماوە. بنمونە دامەزراندنی کۆمەڵێک لەو نابینانی کە هەڵگری بڕوانامی بەکا لە ڕسوم ماستەر و دکتۆران، ئەگەر چی ساڵی پێرار 11 نابینا لە دوای 10 ساڵ 15 ساڵ 11 نابینا باڵندە مەزرا. ئەمە لێرەوە سپاسی ئەم وەزیر کوێستانخانەکەین، بەڵام کۆمەڵێک لە خاوەن پێداویستی ترماوە و کۆمەڵە کار ئاسانی ترماوە کە بۆ نابینا بکرێت. لە دیارترینیان ئەوەیە کە ئێمە نزیکەی 15,000 کەمەندامی ترمان ماوە لە 2013ەوە هیچ کەمەندامێک دانەمەزراوە. بۆی بەڕاستی بێ ئەم وەزیرە بەڕێزە شەڕمان لەسەر بکات، نەیەک کارتۆنە خواردنمان باتێ. بەڕاستی ئێمە پێویستە کات نابینا فێری ماسی گرتن ببین، نەک فێری ماسی خواردن ببین. ئەمە پندێکی زۆر جوانە گەر ئیشی لەسەر بکرێت. بۆیە یەکێکی تر لە وەزارەتانی کە وەزارەتی شارەوانیە بەڕاستی پێویستە کات ئەم وەزارەتە هەڵبسێت بە کۆمەڵێک کار کە هەتاوەکو ئێستەنەی کردووە، هەر لە ڕێگەوبانەوە ئاسانکاری بکرێت بۆ ئەو ڕێگەوبانانەی کە ئێستا ڕێگەوبانی باش دروستەکرێت لە کوردستانە، هەتاوەکو ئێستا ئەزانی هەتاوەکو ئێستا کارەباکانمان لەسەر عەموودا لەسەر دینگە ئەچێنرێت. ئەمە بربەستێکی زۆر گەورەیە بۆ ئێمە. وەیەکێکی تر لەو بربەستانی کە بوونی کۆمەڵە قادرمەی زۆر لە ڕێگەوبانەکانە لە هاتوچۆکانە و نەبوونی شۆستە ناڕێک و پێکەکان، جادە ناڕێک و پێکەکان، هەتاوەکو ئێستا ئێمە جێگەیەکی تایبەتمانیە کە نابینا و خاوەن پێداویستی تایبەت گوزەر بکا بەو شوێنەیە کە ئەمە جێگەی تایبەتی نابینایە، کەسی تر بۆی نییە بێتە سەر ئەم ڕێگایە. هەتاوەکو ئێستا ئاماژە دەنگ داننراوە لە ترافیکەکانە بۆ ئەوی نابینا بتوانە خۆی ترافیکەکە بەکاربێن و سارەکان بۆ سێ بپەڕێتەوە. ئەبێ من چاوەڕوانی تۆ بم وەکو چاوساغی بێ لە شەستەیەکە لە شوێنێکا دەستم بگریت و بمپەڕێنیتەوە. یەکێکی تر لەو کارانی کە وەزارەتی شارەوانی کە پێویستەکە بیکات لە هەموو ئەو بینانی کە دروستەکرێت گرنگی نەدراوە بە ڕەمپا،
واتە بەڕەمپا بۆ خاون پێداویستی تایبەت و بۆ نابینا گرنگی نەدراوە بە ئاسانسۆر واتە ئاسانسۆرەکان دەنگی تیانی ینی زۆرێک لە ئاسانسۆرەکان گرفتن بۆ نابینا ئەبێ ئەم نابینا کەسێکی تری لەگەڵا بێت بۆی بەڕاستی ینی مامۆستا مەبەستەوەی کاتە چیتە ناو ئاسانسۆرەکەەوە بە دەنگ پێی بڵێ بۆ قاتی ژمارە ئەوەندە بە دەنگ پێێتەڵە بۆ قاتی ئەوە یا بە برایل لەسەری ئەنووسرێت بۆیە یەکێکی تر لەو کارانی کە وەزارەتی شارەوانی بیکات بەڕاستی دامەزراندنە دیسانەوە ئەوش بخۆی ئەتوانێت کۆمەڵێ لە خاون پێداویستی تایبەتدا بمەزرێنێ هەر یەکەو بە پێی ئیش و کاری خۆی لە پرزگەیە یاخود لەسەر جوابدانەوەی تەلەفۆناتە ئەمانە نابینا ئەتوانێت یاخود خاون پێداویستی تایبەت ئەتوانێت ئەم کارانە بکات یەکێکی تر لە وەزارەتانی کە بەڕاستی من فۆکسم لەسەرەتی ئەوە شەوەیە کە وەزارەتی کارەبا کە بەڕاستی هەرچەندە پرۆژەی ڕووناکی جێگەی دەستخۆشیە بەڵام بەو جۆرەنا لە پڕ کارەبامان لێ بکوژێنرێتەوە و یعنی بچینە سەردەمی ئەشکەوتەکان نەمەم و نەچراش بەرنەئەکەوت دەست نەئەکەوت بۆیە هیوادارم باش بێت و هیوادارم ئەو بارگرانی کە لەسەر هاوڵاتیانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بیر لەوە بکرێتەوە پارەکە ینی پاری ئەو بڕەپاری کە هەیە لەسەر کیلۆواتەکاندا بەزێنرێت ئەوەی پێشنیاری منە ئەمە یەکو خاون پێداویستێکی تایبەت ڕێکخراوەکان هەڵبسن بە داواکاری لە پرۆژەی ڕووناکی بەدابەزاندن و شکاندنی لە 150 بۆ ئەو ماڵانەی کە لە هەرێمی کوردستانە ئەو خێزانانەی کە خاون خێزانەکە نابینایە خاون خێزانەکە نابینا یاخود خاون پێداویستی تایبەتە ئەوش دەتوانێت تۆ بە پێی دەرەجەی عەجز بە پێی دەرەجەی پلەی کەمەندامی ئەگەر پلەی کەمەندامی کرد لە 160 بوو با لە 150 بڕی پارەی پرۆژەی ڕووناکی بۆ دابشکێنرێت بەڕاستی ئەمە بارگرانێکی زۆر گەورەیە لەسەر نابینا لەسەر خاون پێداویستی تایبەت بەتایبەتی لەسەر ئەو کەمەندامانەی کە ئێمە ئیشی دووهەممان پێ ناکرێت ئێمە جگە لە خوێندن و جگە لە فەرمانبەری ناتوانین هیچ بکەین بۆی بەڕاستی داواکارم هەر کەسێک گوێ لە دنگی منە لە پەرلەمانتارە بەڕێزەکان لایەنی معنی بەم بابەتە جەخت بکەن و لە پرۆژەی ڕووناکی لە 150 دا بشکێنن بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان ئەوش ڕێکاری بۆ بدۆزرێتەوە یەکێکی تر لە وەزارەتانی کە وەزارەتی پەروەردەیە جێگەی داخە ئەم وەزارەتە بەڕێزە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە داوا ئەکەین کە دەستگایەک مؤسسەیەک بنکەیەک دا بمەزرێنرێت مەناهیج وانەکانی لە یەکی سەرەتاییە و هەتاوەکو 12 بنەڕەتی تۆمار بکرێت هەتاوەکو ئێسا وەزارەتی پەروەردە ئێمە ئەم بنکەیەمان نییە بۆیە دیسانەوە داوا لەو بەڕێزاکەن کە ئەو بنکەیە لە دکتۆر ئالان کە ئەو بنکەیەدا بمەزرێنرێت بۆیە ئێمە گرفتێکی زۆر گەورەمان هەیە بەتایبەتی نابینە و خاون پێداویستە تایبەتەکان کە وەختی ئێمە چینە بەرخوێندن منهەجی تۆمارمان نییە لە پڕ منهەجە گۆڕێ دیسانەوە ئەبێ ئێمە کەسێکی وەکو بەڕێستان داواتان لێ بکەین تەکلیفتان لێ بکەین تاوکو ئەم مەلزەمە ئەم منهەجە ئەم وانەیەمان بۆ تۆمار بکرێت بۆیە بەڕاستی لەوەیە من داواکارم کە ئەو بنکەیە دروست بکرێت وەدیسانەوە داوا لە وەزارەتی پەروەردە ئەەکەم ئەویش بۆ خۆی بەپێی حسەی خۆی بتوانێت ساڵانە لەو گرێبەسانی کە دای ئەمەزرێنێت ئەو خاون پێداویستە تایبەتیانە کە هەڵگری بڕوانەمی بەکالرسن بەگرێ بەزا بمەزرێنێ لێرەیە ئێمە بیرەکەینەوە لەوەی کە نابینە ئەو کاتە تۆ خاوەنی گیرفان و خاوەنی سەرچاوی داهاتی خۆت بووی سەرچاو داهاتی خۆت بووی تۆ چاوت لە دەست و گیرفانی خەڵکی تر نییە خاڵێکی تر کە بەڕاستی من داواکارم ئەمەش هەر وەزارەتێک کە ئەمە ئەگرێتەوە پێدانی یەکەی نیشتە جێبوو ئەو شوقانی کە دروستەکرێت و پێدانی زەوی بۆ خاون پێداویستە تایبەتانی کە بەڕاستی ئەوانەی کە زەواجیان نەکردووە بۆیە زۆر گرنگە یەکەی نیشتە جێبوو بدرە بەو کچ و کوڕانەی کە هەتاوکو ئێستا زەواجیان نەکرد و خاون پێداویستی تایبەتن لێرەدا گەر حکومەت هەڵبسێت بە پێدانی شوقەیەک بە من بە پێدانی یەکەی نیشتە جێبوویەک بە من گەر من کوڕ بم ئەو کاتە خواستی کچێک بۆ من زیاتر ئەبێت چونکە تۆ لێرەیە من ئەچمە داوای کەسێک داوا لە بەڕێزێکەکەم کاوسەرگیری لەگەڵا بکەم یەکسەر ئەم کەسە ئەڵە تۆ نابینای هیچت پێ ناکرێت بەڵام ئەگەر وتم من خاوەنی ماڵێکی خۆمم ئەمە بۆ خۆی ئەو فەکسی نامێنێت بۆیە تۆ لێرە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی خێزانی بۆ ئەم دوو کەسە بەڕێزە بە پێچەوانەوە ئەگەر ئافرەتەکە نابینا بوو ئەو کاتە کەسانی وەکو بەڕێستان کە ساغن بیرەکەنەوە لەوەی بچنە داوای کەسێکی نابینا کەسێکی خاون پێداویستی تایبەت ئەو کاتە تۆ هەموو خەمت نییە بۆی کە تۆ ئیش بکەیت
بەوەی کە یەکێکی نیشتەجێ بوو بۆ خۆت دروست بکەیت ئەوە تا ئەم کچە خاوەنی یەکێکی نیشتەجێ بووە بۆیە تۆ هەرزوو ینی پرۆسەکەی لەگەڵا جێبەجێ ئەەکەی بۆیە زۆر کار ئاسانی تر هەیە کە ئێمە زۆر شتی تر هەیە کە باسی بکەین ئەم حکوومەتە بیری لێ نەکردوێتەوە بۆیە من تکە ئەەکەم یەکێک لەو شتانی کە دەستی حکوومەت یاریێمی گرتووە دەمی ئێمە ناگاتە حکوومەت ئەو کەسانن کە بە دەوری ئەو وەزارەتانەیان زمان حاڵی کەمەندام نییە آخر بەڕاستی من پێم شەرمە 7,000 کەم ئەندام نزیکی 100,000 کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت هەیە ئەگەر بە ڕێژەوەری بگرین نزیکەی 50,000مان ئەتوانین دەنگ بدەین ئێمە نەمانتوانیوە زمان حاڵک بۆ خۆمان لە پەرلەمانە دروست بکەین. دەستخۆش بە مامۆستاجان کاتمان تەواو بوو ینی زۆریش لاماندا بەڵام لەبەر خاتری جەنابتان وتمان بار زیاتریش بڕوا. من لە کۆتاییە یەک پەیامم هەیە بۆ بینەر و بیسەر ینی داوای لە بردننی ژەکەم کە ئەم وشانە ئەڵێمەوە بەڵام ئەمە لە ناخی خاوەن پێداویستیانی تایبەتە تکایە بەڕێزان گەنجان بەتەمەن ژن پیاو هەر کەسێک لە باتی بڵێن کوێر بڵێن نابینا لە باتی بڵێن کەڕ بڵێن نابیست لە باتی بڵێن لاڵ بڵێن ناگۆ ئەم وشانە جوانترە خاوەن پێداویستی تایبەت خۆیان ئەمەیان پێخۆشە ئاوابان کرن ئینسانی ژوا فێرکراوە دینی ئیسلامی ژوای فێرکردوین بە چی شتێک بەرامبەرەکەمان پێی خۆشە بانگێکین هۆنیاخانە بێ بۆ شێوازە بانکین لەبەرەوەی شەڵا ئەم وشانە بسڕنەوە لە فەرەنگی خۆتانە ئەم وشە جوانانەی کە ئەم خاوەن پێداویستیە تایبەتە بە ڕێزانە پێیان خۆشە ئەمانە بەکاربێنن مامۆستاجان خوا بەخێر بێ خۆی پروردگار لەم دنیاش و لەو دنیاش بە ئاواتەکانی خۆتان بگەێنێ.